بەڵێ عزیزان، وڵاوێکی دووبارەی خۆم و هاوڕێیانم لە پشت کامێرا پێشکەش بە هەموو لایەکتان بێ. لە بەشی ئەوەڵی لایڤەکەمانە هاوڕێ لالەمان لەگەڵ بوو کە بەداخەوە بەهۆی کێشەی تکنیکیەوە نەمانتوانی لەگەڵی قسە بکەین. هاوڕێ لالە زۆر بەخێر بێ و دووبارە داوای لێبوردنت لێ دەکەم. سپاس هاوڕێی خۆشەویست، منیش داوای لێبوردن دەکەم لە ئێوە و لە هەموو بینەران و هاوڕێیان و هەروەها هاوڕێیانی تەلەڤیزیۆن داوای لێبوردن دەکەم بۆ ئەو ئیشکالی کە پێش هات. خواهش دەکەم. هاوڕێ لالە ئاگاداری وەزعەکەی ئێران هەن، شارە جیاجیەکانی ئێران و کوردستان کە سەرەتا بەهۆی گیانباکردنی مەحسا ئامینی بەدەستی گەشتی ئێرشادەوە خۆپیشاندانێک دەستی پێکرد لە شاری سەقزەوە. ئەم خۆپیشاندانە زوو پەرەیسەند و بە باقی شارەکان و حتی تەنانەت وڵاتانی دیکەیش پەرەیسەند. ئێستا ئەمەوێ نەزەریەوە لە مردم خۆپیشاندانە بپەرسم، جیاوازیم خۆپیشاندانە لەگەڵ خۆپیشاندانەکانی دیکە چی بوو و ڕای و پەیامی ئێوە بەرامبەر بە خەڵکی خۆڕاگری ئێران و کوردستان چیە بێت؟ بە نظری من ئەو خۆپیشاندانە لەگە خۆپیشاندەکان کە فەرقەکەی لەوەیدا پێشتر مختەز بە قشرێک یا بە قشرێک لە جامعە بوو. ئەگە تەمەشاکن ئێتسابی معەلیمان بوو، کرێکاران بوو، هەتا ئیژنانیش بوو، وەلی ئێستا مختەز کولی جامعەی گرتووەتەوە. کولی جامعە لە ژن پیاو، کرێکار، معەلیم، مهەندیس، کولی جامعە لەبەر گرتۆ گەورە تاچکۆلە. جا بۆیەش گیانی ئەو ئاخێزەکە ئێستا پێشاتۆ، ئەو خێزەش ئێستا پێشاتۆ خێزێشێکی جەماوەریە. هەتا شعارەکانش فەرق دەکەن لەگەڵ شعار و داوا خواستەکانی خەڵک پێشوو. پێشتر خەڵک داوای خاستەیەک دوو خاستەی دەکرد، داوای خاستەکانن، وەلی ئێستا خەڵک ئێستا داوای ژیان دەکات، داوای ئازادی دەکات، داوای شعاری مەرگ بە دیکتاتۆر دەدات. جا بۆیە هەر خواست و داخوازەکانی ئەو ئێترازاتەنێ ئێستا زۆری فەرقە لەگەڵ ئەوانی پێشوو. پێشتر ئەگە شارێک دوو شار هەڵدەستا، ئێستا کولی ئێران هەستاوە، لە شمال تا جنوب، لە شەرق تا غەرب، کورد، فارس، تورک، بەلوچ هەموو. لەبەر ئەوەی ئەوانەی ستەمی ملی دەگرێتەوە، ئازادی بەیان دەگرێتەوە، بێعەدالەتی دەگرێتەوە، نابەرابەری حقوقی ژن و پیاو دەگرێتەوە، ستەمی جنسی دەگرێتەوە، هەموو ئەوانە هەر هەموو بوونەتە یەک دەنگ ئێستا. بۆیە بە نظری من جیاوازی من لەوەی جیاوازی ئەو خۆپیشاندانانە لەگەڵ ئی پێشتر لەوەیە کە کولی جامعەی گرتووەتەوە. دەور و نەقشی ژنانتان لەم خۆپیشاندانە چۆن بینی؟ بەڕاستی ژنان دەور نەخشێکی زۆر ئەساسیان بوو. هەر وەک دەزانم لە زۆربەی تەزاهوراتەکاندا ئەگە دیت پێتان کە هەمیشە ژن پێشقەدەم بوو. دوای ئەوە کەسانی دیکەش بە دوایاندا ڕۆیشتن، هەمیشە ژن پێشقەدەم بۆ شعاری ئەوەڵی ژن داوێتی. ژن وەک سمبولێک دەرکەوت ئێستا لە نێو ئەو تەزاهورات و خۆپیشاندانانەدا. ئێوە وەکو ژنێک پەیامتان ڕوو بە خۆپیشاندەران چییە؟ ئایا پێشنیارەوەکەن کەم خۆپیشاندانە ئەدامە بێ، یا مەسەن پیشبینیەوە دەکرێت کەم خۆپیشاندانە ئەدامە بدرێت لەلایەن خەڵکەوە، یا هەنێک کەس ئەڵێت کە ئەم خۆپیشاندانە سەرکوت دەکرێتەوە دووبارە خەڵک ئەڕۆنەوە ماڵەوە. بەڕێ ئێوە ئەگەر ئاوا احتمالێکیش بدرگێ کە ئەم خۆپیشاندانە سەرکوت بکردێ، بە نەزەرەوە دەنگی خەڵک خەفا کردێ، ئەم ئیتر ئەترازێ نابێتر، ینی خەڵک تواو ئەو بەهێنەوە ڕژیمە، ینی تواو ئەچێتە ژێر قەوانینەوە ڕژیمە، یا نا ئەم ماوەیەکەوە دووبارە بە قۆڵ معروف ئاتەشی زیرە خاتە سەرەست؟ بە نەزەری من ئەگەر کو ئەوانش بیان هەوە ئێستا ئەو ئێترازاتانە بێدەنکەن، خاموشیکەن، بە قەولی تۆ دەڵێ دەبێتە ئاتەشە زیرە خاکستەر، وەکو ئاتش پیشانێکی لێدێت چۆن پێشتر مەسەن چەندین ساڵە ئەو دەنگە وەکو ئاتش پیشانێک وەکو چێوێک ئاتش پیشانێکی خاموش وا بوو،
یەک دەفعە چۆن فەوەرانی کرد گودازەکەی تەواوی ئێرانی گرتەوە سەهل لە ئێران تەواوی دنیای گرتەوە بۆیە پێم وابێ ئەگەر کو بێت و بشیان هەوێ سەرکوتی کەن ناتوانن خەڵک بێدەنگ بکەن شاید ماوەیەک بێدەنگ بێت بەڵام خەڵک دەرز وەردەگرێت ئەو جارەکانە باشتر بە بەرنامەڕیزێکی باشتر دێتە مەیدان وەلی هیوادارم ئەو دەنگە نەکوژێتەوە هیوادارم خەڵک بە ئاواتەکانی خۆیان بگەن هاوڕە ڕۆیان من پرسیارێکم نییە ئێوە ئەگەرتانەوەی چتی بە قسەکانتان زیاکان فەرمونون من هیوادارم هەر ئاوا یەک پارچگی لە نێو ئەو جەماوەری خەڵکدا بمێنێتەوە یەک دەنگی و یەکڕەنگی بمێنێتەوە دوای ئەوەش ئاواتی ئەوە دەخوازم کە هەتاکو ئێستا هیچ دەنگێک نەیتوانیوە ئەو شعارانە بە لارێدا ببات و هیوادارم ئەو تەزاهور کنەندانە ئەو جەماعەتە کاتوونەتەر و ئەو جەماوەرە کە شعار دەدەن و تەزاهورات دەکەن فریوی هەندێک لەو شعارانە نەخۆن هەرچۆن تا ئێستا لەسەر پێ خۆیان و فقط یەک شعاریان داوە فقط لەسەر شعارەکانی خۆیان بن بۆی هیچ کەسێک نەتوانێت بەلاڕێیاندا ببات هەدەفی خۆیان چێ بە هەدەفی خۆیان بگەن هاوڕێ کە شداری بەرنامەکەمان بوون سپاس بۆ ئێوەش زۆر سپاس بەڵێ بینەرانی خۆشەویست هەر وەکوتم زۆر داوای کلیپەکەن کە لەم بەرنامەیە بڵاو بێتەوە دڵنیام کە هاڕانمان لە بەشی کۆنتڕۆڵ بە پێم مەجال و ئەو کلیپانەوەی دوانە کە ئەگەێتە دەستیان حتمما بڵاو یەکەنەوە ئێستاش کلیپێ بەیەکەوە ئەبینین دوایی تێم گزارشی واحدی خەبەرتان بۆ دەخوێنەوە دنیای آرزویم بنشین تا با تو بگویم از دنیای آرزویم دنیایی که از پشت تفنگم میبینمش وقتی که میجنگم میبینمش که آنجا دیگر جنگی نه تفنگی نه زوری نه تا به زور براندازی میبینمش که آنجا دیگر سرمایه کار را قیچی نمی کند کس را کسی اجیر نمیگیرد آنجا دیگر نیاز را با نان در جنگ نمیبینی اندیشه ها و پنجه ها و رباط ها میسازند از نان و شادی و دانش و زیبایی هر آنچه را که بخواهی اما دیگر در هیچ کارخانه نمیسازند نه قفلی نه گاو صندوقی نه دستبندی نه کلاهخودی آنجا دیگر پلیسی و آخوندی نمیبینی مگر صورتک‌هایشان را در باغ وحش پارک محله بنشین تا با تو بگویم از دنیای آرزویم دنیایی که نام قشنگش را هر شب بر دیوار خانه‌های فولاد شهر و زورآباد می‌نویسند نامی که هر صبح عزمی دوباره در دلمان نقش می‌کند نامی که هر روز بوزینه‌ها آن را عزیزان ئەو هاوڕانەی بەشی واحدی خەبەر زەحمەتیان کێشا دووبارە راپۆرتێکیان سەبارەت بە ئاخرین ڕووداوەکانی شارەکانی ئێران و کوردستان بۆیان نردوین کە دەقی راپۆرتەکەتان بۆ دەخوێنمەوە شەوی دووشەمە 4 مانگی ڕەزبەر شارەکانی سنە مەریوان و بۆکان خەڵکی ناڕازی بە سازکردنی ترافیک و لێدانی بۆ شەقامەکانیان قەرەباڵغ کردو خەڵک بەنیازن لە گەڕەکەکانی شاردا خۆپیشاندان دەست پێ بکەن لە شەقامی سادقیەی تاران خۆپیشاندان دەستی پێکردووە و لاوانی بۆیری ئەو شارە شەقامەکەیان داخستووە ڕۆژی دووشەمە 4 مانگی ڕەزبەر سپای پاسدارانی کۆماری ئیسلامی بۆ جاریسیام مەقڕەکانی حزبی دموکراتی کوردستانی ئێرانی بە چڕی بردومان کرد و هەندێک سەرچاوەی هەواڵ باز لە جموجوڵی هێزەکانی ڕژیم لە سنوورەکانی شنۆ پیران شار دەکەن
ڕۆژی دووشەمە 4 مانگی ڕەزبەر ژینا مۆدەڕس گورجی چالاکی مەدەنی خەڵکی سنە لە ناڕزایەتی بە ئەشکەنجە و ئازاری مەعمورانی زیندان مانی لە خواردن گرت. هەر لەم ڕۆژەدا بە هەزاران دانیشتووی ڕۆژاوای کوردستان و خەڵکی شاری دیاربەکر ڕژانە سەر شەقام و دژ بە کوشتنی مەحسا ئەمینی و سەرکوتی خوێناوی خۆپیشاندەران لە ئێران ناڕزایەتیان دەربڕی. ڕۆژی یەکشەممەیش فدراسیۆنی زیندانیانی سیاسی کوردستان لە بەیاننامێکدا پشتگیری خۆی بۆ داواکاریەکانی ناڕازیان لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕاگەیاند و سەرکوتی خوێناوی خۆپیشاندەرانی لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە توندی مەحکوم کرد. ڕۆژی دووشەمە 4 مانگی ڕەزبەر خوێندکارانی مەدرسە و زانکۆ لە زۆربەی شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران مانگرتنیان دەست پێ کردو کلاسەکانی دەرسیان داخست. هەروەها خوێندکاران لە زانکۆکانی تەربیەت مدەڕسی تاران و زانکۆی پزیشکی تۆرێز ڕێپێوانی ناڕزایەتیان بەڕێوە بردووە. ڕۆژی دووشەمە 4 مانگی ڕەزبەر بنەماڵەی ناڕازیانی بەندکراو بە کۆبوونەوە لە بەردەم زیندانی ئەڤین خوازیاری ئازادی ڕۆڵەکانیان بوون، بەڵام لەلایەن هێزە منێتەکانەوە هێرشیان کرایە سەر. ڕۆژی دووشەمە کۆمەڵێک لە کرێکارانی پرۆژەی سەنەتی نەوت لە بەیاننامێکدا کوشتنی مەحسا ئەمینی و سەرکوتی سیستماتیکی ژنان و کۆمەڵ کوشکردنی خۆپیشاندەرانیان بە توندی مەحکوم و پشتیوانی خۆیان لە داخوازیەکانی خەڵکی ناڕازی دەربڕی. واهەل لە ڕۆژی دووشەمە 4 مانگی ڕەزبەرەوە دوو خۆپیشاندەری خەڵکی شارەکانی شنۆ و ئەندی مشک بە ناوەکانی عەبدولسەلام قادر گوڵان و عەبدوڵڵا لورستانی بە تەقەی هێزەکانی ڕژیمگیانیان بەخت کرد بەداخەوە. بەڵێ ئازیزان، گەیشتنە کۆتایی بەرنامەی ڕاستەوخۆی ئەمشەو. تا دیدارێکی دووبارە ماڵەوە.